تەقینەوەکەی ئەنقەرە یار و نایاری دەسەڵاتی لێک بەرەدا کۆ کردەوە. دوێنێ بەیانی هێرشکرایە سەر بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایش سەر بە وەزارەتی ناوخۆی تورکیا لە ئەنقەرەی پایتەختی وڵاتەکە و هێرشەکە کاردانەوەی ناوخۆی و جیهانی بە دوای خۆیدا هێنا. لەسەر ئاستی پارتە سیاسیەکانیش لە تورکیا هەمووان هاودەنگ بوون. دەوروبەری کاتژمێر 9:30 خولەکی دوێنێ بەیانی دوو چەکدار بە ئۆتۆمبیلێک کە پێشتر خاوەنەکانیان کوشتبوو خۆیان گەیاندا بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایش سەر بە وەزارەتی ناوخۆی تورکیا لە ناوچەی کزڵڵای لە ئەنقەرەی پایتەخت. سەرەتا دەنگی تەقینەوەیەک هاتوو، دواتر دەستڕێژی گول لە بیسترا. Cumhuriyetimizin 100. yılını yeni anayasayla taşlandıralım. دەنگەکان چەند سەد مەترێک لە دووری باڵەخانەی پەرلەمانی تورکیاوە بوون کە دوێنێ یەکەم دانیشتنی ساڵی دووەمی یاسادانانی تێدا ئەنجام دەدرا. دواتر عەلی یەرلیکایە وەزیری ناوخۆی تورکیا ئاشکرای کرد دوو چەکدار هەڵیان کوتاوەتە سەر وەزارەتەکەیان و یەکێکیان خۆی تەقاندووەتەوە و ئەوی دیکەیان بەر لەوەی خۆی بتەقێنێتەوە کوژراوە. هاوکات دوو پۆلیسیش بە سووکی بریندار بوون. دوای ڕووداوەکەش لێکۆڵینەوەکان دەستیان پێکرد و ڕێوشوێنی ئەمنی لە باڵاترین ئاسدا لە ناوچەکە و لە دەروازەکانی پەرلەمان گیرانە بەر، بە تایبەتی کە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بەشداری دانیشتنیکردنەوەی پەرلەمانی دەکرد و گوتاری پێشکەش دەکرد. هێرشەکە لە ناوخۆی تورکیا شەپۆلێک کاردانەوە و سەرکۆنەکردنی لێکەوتەوە کە سەرجەمیان هاودەنگ و هاوڕابوون. لەسەر ئاستی سەرۆکی پارتە سیاسیەکانیش پارتەکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بێ جیاوازی دژی پەلامارەکە وەستانەوە. وەک یەکەم بەرپرس لە حکومەتی وڵاتەکە هاکان فیدان وەزیری دەرەوە وێڕای سەرکۆنەکردنی پەلامارەکە لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس ڕایگەیاند لە ناوخۆ دەرەوەی تورکیا خەباتمان دژی تیرۆریستان بەردەوام دەبێت. لای خۆیەوە کەمال کلجداروغلو سەرۆکی گشتی جەهەپا کە هاوکات پارتەکەی گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆنە ڕایگەیاند ڕووداوەکە تاوانی دژی مرۆڤایەتیە، لایکیەوە و لە هەرکوێیەکەوە بێت وەک وڵات دەست لە ناو دەست پێکەوە دژی ناپاکەکان دەوەستینەوە. هەروەها مەرال ئاکشنەر سەرۆکی ئی پارتی وێڕای ئاماژەدان بەوەی نیگەرانی قۆڵی سەبارەت بە پەلامارەکە هەیە سپاسی هێزی پۆلیسی وڵاتەکەی کرد کە توانیویانە چەکدارەکان لە چالاکی بخەن. هاوکات تەمەل کارامۆڵا ئۆغڵۆ سەرۆکی گشتی پارتی سەعادەت سەرکۆنەی هێرشەکەی کرد و ئاماژەی بەوە کرد پەلامارەکە لە ڕۆژێکدایە کە پەرلەمان دانیشتنیکردنەوە ئەنجام دەدات و پێویستە بەوردی لێکۆڵینەوەی لێ بکرێت و ئاشکرا بکرێت. لای خۆیەوە ئەحمەد داودۆغڵۆ سەرۆکی گشتی پارتی ئایندا هێرشەکەی سەرکۆنە کرد. هەروەها عەلی بابەجان سەرۆکی پارتی دیموکراسی و پێشکەوتن لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس ڕایگەیان دژی تیرۆر و توندوتیژی وەک گەل پشتیوانی یەکتر دەبین و هەمیشە بەرەنگاری دەبینەوە. هاوکات پارتی چەپی سەوز لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە پەرلەمان بە ئامادەبوونی چیدەم کڵجگوند و چار هاوسەرۆکی گشتی پارتەکە هەڵوێستی پارتەکەیان لەسەر هێرشەکە ڕاگەیاند و بە قبوڵ نەکراو ناویان برد. و چار ڕایگەیاند بەردەوام دەبین لە خەبات لە پێناو وڵاتێکدا کە توندوتیژی تێدا جێگەی نەبێتەوە و ئاشتی تێیدا بەرقەرار بێت. لای خۆیەوە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا لە میانی گوتاریکردنەوەی ساڵی دووەمی یاسادانانی 28مین خولی پەرلەمانی وڵاتەکەی باسی لە هێرشەکە کرد و ڕایگەیاند بە گەرمیەوە لە ناوخۆ و دەرەوەی وڵات خەباتمان لە دژی ئەو هێرشانە بەردەوام دەبێت. دوای ڕووداوەکە پەکەکە لە ڕێگەی ئاژانسی هەواڵی فڕاتەوە هێرشەکەی لە ئەستۆ گرت و ئاشکرای کرد. کردەوەکە لەلایەن تیمێکی تابووری نەمرانەوە ئەنجام دراوە و بە تایبەت لە ڕۆژی کردنەوەی پەرلەماندا ڕێک خراوە. پەکەکە ڕایگەیاندووە کردەوەکە لەلایەن هاوڕێیانمان ڕۆژهات زیلان و ئەرداڵ شاهین ئەنجام درا. هەر لەبارەی ڕووداوەکەوە شەوی ڕابردوو وەزارەتی ناوخۆی تورکیا جەختی لەوە کردەوە کە هێرشبەرەکان ئەندامی پەکەکە بوون و ئاشکرای کرد ناسنامە یەکێک لە چەکدارەکان دەستنیشان کراوە کە ئەندامی پەکەکەیە و کارەکانی دەستنیشانکردنی ناسنامەی کەسەکەی دیکە درێژەی هەیە.